بینەرانی بەڕێز و خۆشەویستی کوردستان 24 سڵاوتان لێبێ زۆر خۆشحاڵم جاریشتر بە دیداری وازی شادم لە بەرنامەیەکی نوێی کاردانەوە. خۆشەویستانم لەم بەرنامەیە باسی بیر و ڕای جیاوازەکەین، بیر و بۆچوونی جیاواز. من جیاواز بیرەکەمەوە لە تۆ لە من جیاواز بیرەکەیتەوە. تا چ ڕادەیەک گرنگە ئێمە ڕاو بۆچوونی جیاواز لێکتری قبوڵکەین. بۆ مەبەستە دوو خۆشەویست میوانمان لە ستودیۆکانمان لە سلێمانی، ئەوانیش بەڕێزان دکتۆر نەوزاد ئەحمەد ئەسوەد، نووسەر و مامۆستای زانکۆ. دکتۆر گیان بەخێر بێت. هەروەها دکتۆر بەرهەم خالید، دکتۆرا لە مێدیای نوێ و مامۆستای زانکۆ. دکتۆر بەرهەم جەنابیش بەخێر بێت. تەندروستیتان چۆنە؟ باشن شکر. دکتۆر نەوزاد، ئەمێ بپرسم ڕاو بۆچوونی جیاواز ئاسایی نییە لە هەموو کۆمەڵگەیەکە کە من وەک تۆ بیر نەکەمەوە، تۆ وەک من بیر نەکەیتەوە، من وەک دکتۆر بەرهەم بیر نەکەمەوە، ئەو وەکو ئێمە بیر نەکاتەوە. بەڵام سیغەیە بدۆزینەوە کە هەمومان ڕێ بکەوین لەسەری. وابزانم قانونی نێودەوڵەتی هەر لەسەر ئەو ئەساسە دروست بووە، عەقدەکان، عەقدی زەواج هەر لەسەر ئەو ئەساسە دروست بووە. ڕاستە لە هەندێ ئایدۆلۆژیای جیاوازە کێشە دروست بووە، بەڵام کۆمەڵگەی نێودەوڵەتی ئێستا وە خەڵک بە شێوەیەکی گشتی لە دنیای ڕۆژ ئاوا تۆزێ گەیشتوونەتە ئەوەی کە یەکتری قبوڵکەن لە بیر و ڕای جیاواز. کۆمەڵگەی ڕۆژهەڵاتی ناوڕاست و بەتایبەتی کۆمەڵگەی کوردی خۆمان ئێستا خەریکە دەگەنە ئەوەی کە یەکتری قبوڵکەین، بیر و ڕای جیاواز لە یەکتری قبوڵکەین. کاک سۆران، جیاوازی یعنی چەمکی جیاوازی و بیر و بۆچوونی جیاواز نەک هەر دیاردەیەکی زۆر سروشتی و ئاساییە، بگرە زۆر پێویستیشە. یعنی بوونی جیاوازی لە ئینسانێک خۆیان لە ناو گروپەکانە، لە کۆمەلگا جیاوازەکانە حاڵەتیشی زۆر سروشتیە وەکوتم بگرە پێویستیشە. بۆچی؟ لەبەرەوەی هەر خۆی ئینسان کە دروست بووە پڕە لە جیاوازی و ئەو ژینگەیە، ئەو کۆمەلگایی کە تیاژی پڕە لە جیاوازی. یعنی تۆ سەیری خۆت کە چەند جیاوازیە بینی، سەیری دەوروبەر ئینسانەکان، کەسەکان، جۆری پەیوەندیەکان، تەنانەت دیزایانی خانوبەرە، شوێنی جیاواز لە ماڵەوە، لە هەموو شتێکە جیاواز ئەبینیت یا جیاوازی ئەبینیت کە گرنگترینیان ئەوەی پێوەستە بە بەرنامەکەی بەڕێستەوە بریتیە لە بۆچوونی جیاواز یا بیر و باوەڕی جیاواز. و ئەمەش لە بێگومان ئاڵوگۆڕی بیر و باوەڕەوە دێت، ینی بۆچوونی جیاواز چۆن گفتوگۆی لەسەرەکرێت کە یەکێک لەو بابەتانە ئەوەی وا ئەکات تۆ دەرک بە جیاوازی بکەی یا هوشیاریت بەرامبەر بە جیاوازی هەبێ گفتوگۆیە. یعنی ئەوەی یەکەم خاڵکەوا لە تۆ کات جیاوازی قبول بکەیت بە پلەی یەکەم، دی گفتوگۆی لەسەرەکەیت. یعنی کاردانەوەی تۆ، یەکەمین کاردانەوەی تۆ بەرامبەر بەبوونی ئەو هەموو جیاوازی ئەیبینی دەرچی پێەکەی وشیاریت بەرامبەری هەیە، کاردانەوەکە بریتە لە سازدانی گفتوگۆ لەگەڵ ئەو بیر و ڕا جیاوازەیە. دکتۆر نەوزاد، خۆی جوانی ژیانیش لەوایە کە ئەو جیاوازیە هەبێ، وانە؟ بەڵام ئیتر ئەمە ڕەهەندی زۆرە، لێکەوتەی زۆرە، بابەتی جیاجیا زۆر پێیوەستە بەم جیاوازیانەوەی چێک لەوانە ئەمەیە کە تۆ ئاماژت بۆ کرد. ینی جوانی ژیان یەکێک لە جوانیەکانی ژیان بریتە لە بوونی جیاوازی. ڕەنگە تۆ بڵین بۆ ئەو بڵی سوودەکانی بوونی جیاوازی چیە لە کۆمەڵگا، ینی احتیمالە یەکێک لەوانە ئەوە بێ کە تۆ هوشیاریت ئەکرێتەوە بەرامبەر بە کۆمەڵێک بۆچوونی تر، جگە لەو بۆچوونەی کە تۆ هەڵگریت. بۆچوونە ئایدیایە، بڵین هەر حاڵەتیشی ترێکە لای ئەو تاکە کەسە هەیە، لە کاتێکا کە بۆچوونی تر، حاڵەتی تر یا دیاردەی تر یا ئینسانی تر ڕەگەزی تر، ئاینی تر، زمانی تر ئەبینێت، ئەمانە لە خۆیان هوشیاری ئەو کەسە یا دەرچی ئەو کەسە زیاتر ئەکاتەوە و فێری دیالۆژی ئەکات و فێری ئەوەیە کات یا با بڵین زانیاریەکانی دەوڵەمەندترەکات. تێکەڵبوون یا ئاشنابوون یا ئاوێزان بوون بە
جیاوازی کە بریتێ لە بۆ چوونی تر بە هەموو شێوەیەک بێتە هۆی یارمەتیدانی ئەو کەسە بۆی لەو چوارچێوەیە دەرچێ ئەو قاڵبە بشکێنێکە ئەگەر لەتر لە بۆ چوونە لە ئایدۆلۆژیا لە جۆری ژیانە لە بانەوەیە لە ناو دابوونەریت لە کولتوری چوارچێوەدار هەموو ئەمانە بۆ چوونی جیاواز و قوبڵکردنی جیاوازی وای لێکە ئەو چوارچێوەیە ئەو سنوورە بشکێنێت و جیاوازی قوبڵ بکات. زۆر باش دکتۆر بەرهەم ئەو کۆمەلگایانی کە وەک یەک بیرەکەنەوە ینی کۆمەلگایەکی بڵین دیکتاتۆری تۆتالیتار دروست ناکات کە هەمووی وەک یەک بیر بکاتەوە هەمووی وەک یەک پۆشاکێکی هەبێ هەمووی وەک یەک تەنانەت ستایلی قژبڕین و وەختی خۆی کە لە ڕژێمی سەدام یەک کەناڵی تەلەڤیزیۆن هەبوو ئەوە هەموو میلەت سێدی و کەناڵە بکە و یعنی ئەمە وانییە کە ئایانوێ بڵێن لە ئایدۆلۆژیایەکی معەنە بیانوێ هەموو کۆمەلگاکە وەک یەک بیر بکاتەوە بڵێ یەک پۆشیکەن بەڵەوەی لە زانکۆکان هەیە لە هەندێک لە زانکۆکانی پێشتر زۆر سپاس سەرەتا بە ناوی خوا لە ڕاستیە بۆ وەڵامی و پرسیارە ئەمەوێ بەو ئاەتە دەست پێ بکەم کە لە سوورەتی حجوراتە ئاەتی ژمارە سیانزاڵێ یا أيها الناس خوا مخاطبي خلقك نالي إسلام نالي مؤمنون يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم بما سير كين بخوا آسان بو وقت لبرسالة برز سالي يك قوم دروسكا يك زمان دروسكا يك نتو دروسكا يك أمة دروسكا بمعنى هيك بەڵام بەو تەوجیهە بەو مخاتەبەکردنەی خەڵکەڵێک خەڵکینا من ئێوەم لە ژن و پیا دروست کرد لە نێرومێ دروست کردووە وە کردوش من بە شعوب و قەبائیلی جیاواز لتعارف و تعارف و ئەگەر بیبەسمەوە بەو سەرنجەی بەڕێزم دکتۆر نەوزادەوە کە وتی گفتوگۆ هەبێت تعارف و تعارفێکی ئاسایی نییە گفتوگۆ هەبێ واتە کۆمونیکیشن دروست بێ لێکتێگەیشتن دروست بێ لە نێوان ئەم نەتەوە و زمانە جیاوازانەیە هەڵبەتەمە ئامانزدارە ئامانجی دینەکانەوە خۆشە ئاماژتدا لە پێشەچێکە ئامانجی ڕێکەوتن نامە و بانگ جارنامە گەردونیە نێودەوڵەتیەکانیشە هەڵبەتکەوەی کە ئێمە ئێستا گەر بۆ ئامارە تازانەی کە هەیە تقریبان 1970 زمان هەیە لەسەر گۆی زەوی 195 وڵاتمان هەیە حەوت ڕئیس و نەژادی گشتیمان هەیە لە ئاسیایی و لە ڕەش و لە سپی و لە هاوایی و لاتین و لە ئەوانی دیکە کە ئەمانە هەمووی جیاوازن ڕاستە ڕەنگیان جیاوازە ڕاستە زمانیان جیاوازە وەرەنە شێوەی بیرکردنەوە کەلتور و ژیانکردنیشیان جیاواز بێت تا ئەسەم جیاوازیانە پارێزراوە بەڵام چی واکە کە ئێمە پێکەوە بژین هەمووی پێکەوە ئەمە پێکەوە بژی بەر یەک نەکەون ئەو بریتێ لەو گفتوگۆ لەو کۆمونیکیشن و لەو لێک تێگەیشتنەی کە لە نێوان ئەمانەیە دروستە بێت جار لە ئاستی وڵاتێکا بێ یا لەسەر ئاستی کیشوەرێ بێ یا لەسەر ئاستی هەموو جیهانێ بۆ ئێمە کە سەیری وێنە گەورەکەکەین لەسەر ئاستی جیهان بە دڵنیاییەوە ئەو بەو جیاوازیەوە جوانە بۆ هارمۆنیەوە جوانە کە جیاوازیەکان ببینرێ هەستی پێ بکرێەوە نەبێتە هۆی بەریەککەوتن ئەمانە پێکەوە وێنەیەکی جوانترمان بۆ دروستکەن وێنەیەکی مرۆڤایەتی جوانتر وڵاتێکی جوانتر واتە و جیاوازی و هەمە چەشنی و فرەچەشنی هەیە تەنانەت ئێمە سەیری بوونەوەرەکانیشکەین ئەگەر بۆ ئینسانیش نەبێ خۆ ئاسان بوو لەباتی ئەو سەدان هەزار جۆرە بوونەوە و زیندەوەرە جیاوازەر دەنەوە عگوڵ هەبێ 15 جاندار هەبێت چەند جۆرێکی ماسیە بێ بەڵام سەریکە لە هەموو سنفێ چەند جۆرێکمان هەیە ئینسانیش ڕاستە لە سوورە ئامەکە ئێمە یەک جۆر مرۆڤمان هەیە لەو شێوەی کە خواوەستێکەکە بە جوان دروستم کردەوە بەڵام ڕەنگە بینی جیاوازە زمان جیاوازە بیرکردنەوە جیاوازە کەلتور جیاوازە مێژووی جیاوازە شارستانێتی جیاواز هەیە بۆیە ئەم جوانی پێکەوە ژیانە چی دروستیەکە بەو کۆمونیکیشنە جا ئەم بە پێویستی بە ڕێخستنێکەیە ڕێخستنەکان ئەوەی ڕێخستنی سەماوی ئاینیە هەیە دوای ئەوە ڕێخستنی دەستی مرۆڤمان هەیە کە مرۆڤ خۆی قانونەدانراوەکانی هەیە چۆن ئەمانە پێکەوە بگونجێنێ ئەو ئێستا دکتۆر عەفو 8 ملیار کەس هەیە ئێستا هیچی بەسمەی پەنجەکانی لێک ناچێت ناوچاوی لێک ناچێت ینی ئەوە خوای گەورە وای دروست دیێنەی لێک ناچێت بەڵێ ئەم جیاوازیە چیمان پێڵێ کەواتە ئێمە پێمان لە سوورە گەورەکە پێویستمان بۆیە ئێمە ئەم جیاوازیانە قبول کردەوە کەواتەم جیاوازیە بوونی هەیە پێویستمان بەکاڵکردنەوەی ئەوی دیکە نییە بۆ بوونی من بۆ بەردەوامبوونی من وەک خۆم وەک شخصێ وەکو نەتەوەی وەکو وڵاتێک پێویست ناکە من کار لەسەر سڕینەوەی ئەوانی دیکە بکەم جامەش شۆڕ بێتەوە بۆ هەموو ئاست و سێکتەرە جیاوازەکان لە سیاسەتەوە بیگرە لە کۆمەڵایەتیەوە بیگرە لەسەر ئاسی ئینسانێ بە تایبەتیش بیگرە ناکرێت من بوونی خۆم ببەسمەوە بە نەمان و سڕینەوەی ئەوەی دیکەوە بۆیە ناچارە من کە کۆمونیکیشن و پەیوەندی دروستکەم لەگەڵ بەرامبەرە بۆی بتوانین
لە یەک تێبگەین و بە جیاوازیەکانمانەوە پێکەوە خزمەت تێ بکەین بۆی کە هەمانە کاڵەی ناکرامەکومی دەڵی ئەتقاکم واتە بۆی کە تۆ خزمەت تێ بکەی باشە بکەی خۆت لە خراپە و لە بەها خراپەکان پارێزی و بەها باشەکان پەرە پێبیت و ئیش لەسەر ئەمە بکەیت بۆیە ئەو جیاوازیانە هەر لە شوێنەوە هەر کەلتورە و جیاوازی خۆشی دکتۆر کتێبێکی لەسەر جوانی حەزەکەم ئاماژەی پێ باگەر قسەی لەسەر کرد چەمکی جوانی خۆی جیاوازە یعنی ئێمە بەچی ئەڵێ جوان ئەفریقیە بەچی ئەڵێ جوان ئەمریکیە بەچی ئەڵێ جوان کەسێکی لاتینی بەچی ئەڵێ جوان بۆیە ئەمە هەمووی جوانە وەکو پێناسە بەڵام ئایا ئەکرێ من مادەم خۆم سوورەیەکم جا بۆ ئافرەتێ بێ بۆ سروشتێ بێ مادەم من خۆم شاخم پێ جوانە ئیتر لە بیابانە جوانی نەبینم یا مادەم خۆ من دەشتم پێ جوانێتر کەسێکی کە شاخ بە جوان نەبینێ بۆ ئینسانەکانیش بە هەمان شێوە زۆر ڕاستە یعنی ئەوەی کە لای من جوانە شەر نییە لای جەنابەت جوان بێ ئەوەی لای من خراپە دکتۆر نەوزاد شەر نییە لای تۆ خراپ بەڵام ناکاتەوەی تۆ ڕایەکەی تۆ بسڕنەوە ئەمە بابەتی جوانی بار حاڵ بەڵام یعنی مەسلەی جیاوازیەکان لە ڕووی سروشتیەوە ڕەنگی چاوە مرۆڤ و نازام ئەوەی کە بۆ کۆمەلگاکانی ئێمە ئێجگار پێویستە بێنە سەر بابەتی جیاوازی لە بۆ چوون لە بیر و ڕا لە فکر لە ئاین لە حزب لە چوزانم شێوازی کۆمەلگاکان لە جۆری دەربڕینی بیر و ڕاهە هەموو ئەمانە یعنی ئەوە پێویستە ئێمە چۆن ئەم جیاوازیانە ئەبینین لە کۆمەلگا و چۆن قوبولی بکەین ئەجینات جیاوازیە سروشتیەکان ئەمە حاڵەتێکە وەکو دکتۆر بەرەم ئاماژەی بۆ کرد شتێکی خوا کردە و چی ئەمانە بەڵام ئەمە خاڵە هەستیار و خاڵە سەرچێکەیە کە ئێمە چۆن ئەم هەموو جیاوازیە ئەبینین و لەوە گرنگتر چۆن قوبولی بکەین ئەو پێشمەرجانە چین کەوا لە تاکەکانی کۆمەلگای ئێمە کەن ئەم جیاوازیە قوبول بکەن ئەمە خاڵێکی ئێجگار زۆر گرنگە قوبولکردنی جیاوازی کە تۆ ئەو جیاوازیت قوبول کرد یعنی بینی ئاینێکی تر هەیە تۆ لە دۆگما لە چوارچێوەی بەستەڵێکی بیرکردنەوە دەرەکات تۆ گەر پێ دوای بێ تەنها ئاینەکەی خۆت ڕاستە دەرەوەی هەمووی کافرە پێ دوای بێت تەنها حزبەکەی خۆت ڕاستە تەنها نەتەوەکەی خۆت ڕاستە ئەمە ڕەتکردنەوەی جیاوازیە کە وەکو بێگومان و کۆزانین بیری نەتەوەیی یا دۆگمایی لە نەتەوەییە پێ دوای بێ بەس کورد ڕاستە تورک ئەمە بەرەو فاشیە دەچێت تۆ دژمن بۆ نەتەوەکەی خۆت پێیاکەی یا پێ دوای بێت تەنها ئاینەکەی خۆت ڕاستە ئاینەکانی تر هەمووی بۆ جەهەنەم پێ دوای بێ ئەمەش جۆرێک لە دۆگما یا ڕەتکردنەوەی جیاوازی دروستەکە یا هەتا بیری تری پێشکەوتوخوازی چەپ نازام ئەمە نابێ بەهۆی تۆتالیتاری یا گشتگەرایی کە لە ڕاستیە هەموو ئەم بۆ چۆن داخراوانە خۆی ئەو قوبول نەکردنەی بەرامبەر لە ئایدۆلۆژیە ئەوە بووە کە شەڕی جیهانی یەکەم و دۆمی لێ بۆتەوە ئەو شەڕێکی ئێستا لە ئۆکرانیا و بینی نێوان ئۆکرانیا و غەرب و لە نێوان ڕووسیایە هەر هەمان بوونی ئەوی تر ڕێزنەگرتن لە بوونی ئەوی تر یعنی ڕێگەوە زیاتر هۆکاری ئابووری پێشکەوتنی سەرمایهداری تەماحی نازەم دوو حلفە گەورەکە و وەختی خۆشی هەر جیاوازی فکرەکە بوو کوتلەی بڵین شەڕ و کوتلەی سەرمایهداری سۆشیالیزم ئێستا شەرەوە درێژکراوی ئەوەیە بەڵام کاک سۆران بەڕێی من مەسلەی قوبولکردنی جیاوازی بابەتیشی ئێجگاری گرنگە لە ڕووی پرەنسیپەوە لە ڕووی مەبادیئەوە چۆن ئێمە لە زەین و بیرکردنەوەمانە چۆن لە هوشیاریمانە لە ماناکانی جیاوازی تێبگەین و چۆن قوبولیکەن ئەمە بەنسبەت تاک و گروپەکانی کۆمەلگا خاڵێکی ئێجگار گرنگە یعنی چۆن وا لە تاکەکانی کۆمەلگای ئێمە بەتایبەتی هوشیار بنەوە بەرامبەر بە بوونی جیاوازی و بەرامبەر بە قوبولکردنی ئەو جیاوازیە زۆر باشە دوای دێنە سەر ئەو وردەکاریەکە ئێمە لە ژیانی ڕۆژانەمانە پێویستمان پێێتی بە تایبەتی جیلی ئێمە لەگەڵ گەنجەکانە ئەوان زۆر جیاواز بیرەکەنەوە هەندێک جار بڵین ئەوانی کە تەمەنی ئێمە و بەرەوسەری شوەیە تۆزێ بەریەکەوتنێگە بێت لەگەڵ گەنجەکانە جیاوازی نەوەکان اینجا گەنجەکانیش بیرکردنەوەی ئێمەیان پێ زۆر قبوڵ نییە ئێمە چاو پێکەوتمان کردووە لەگەڵ کۆمەڵێک لە خۆشەویستان پێکەوە تەماشایەکەین و دوایی دێنەوە گفتوگۆکەمانەکەین فەرموو پێویستە لەسەر مرۆڤ کە کاتێک هەر کارێک دەکا پرس و ڕاوێژ لە خۆی گەورەتر پرس و ڕاوێژی لە خۆی گەورەتر وەربگرێت من لە هەر کارێکما کە ئەنجامی دەدەم لە پێشوەختەدا
هەڵدەستم ئەو کەسانی کە لە خۆم بە تەمەنترن یاخود گەورەترن پرسی و ڕاوێژیان پێ دەکەم لەبەری پرس و ڕاوێژ باشترین شتە لەبەری ئەو کەسانە زیاتر ئەزمونیان لە تۆ هەیە و کوردەواری واتەنی دنیا دیدەن ئەمەش هۆکارێکە بۆ ئەوەی کە تۆ تا حدێک ئەو ئاستەنگیانی کە توش دەبێ کەمتر بێتەوە. زۆر جار پێویستە پرس بە چاردەورت بکەیت لە بۆ ئیشەکی کە هەنگاوەکی گەورە دەنی پرۆژێکی گەورت لە بەردەستا لۆی کە دوای بزانی شکست دەینی یان سەرکەوتو دەبی پرسیان پێ بکە بەڵام ئەو کاری دەتەوێت بە خۆشت هەر ئەنجام بدە. هەنی ئێستا بەخۆم ئەگەر بمێ پرۆژێکی گەورە بکەم پرس بە چواردەوری دەکەم بەڵام بەخۆمی شەکەی هەر دەکەم جا سەرکەوتو بووم یا سەرکەوتو نەبوو. ڕێی چاردەورەکە دووەگری شتێکی خراپ نییە بەڵام ئەوەل و ئاخیر ڕێی هەر لە دەست خۆتە ئەوەل و ئاخیر قسە هەدەگەڕێتەوە دەست خۆت بەڵام وەکو فکرێت جیاواز وەگری شتێکی خراپ نییە باشترین شتە هەتا ڕادەیەکی باشە قسە و بیرۆکانی چاردەور دەربگری بۆ پێی کە ئەو کەسانی کە شارەزایان زیاتر پرسیاریان لێ بکەیت و بیرۆکەی ومان کۆ بکەیتەوە بیرۆکەی خۆت لە یەکدا بێت دوای بەتەنیا بیرۆکە نەرموت کە کۆت کردێتەوە بیری لێ بکەیتەوە کامە دەمە پێ باشتر وەڵبژێت. بەڵام گرنگترین ئەوەیە لە هەر یەکەیەکیان فکرێکی بچووک وەرگری لە کۆتاییدا فکرێکی جیاواز دروست دەبێتن لە هەر هەمووانەوە. بیرۆکەی جیاوازش بەڵێ بەتایبەت بۆ کۆمەڵگەی ئێمەیە زۆر کاریگەری هەیە لەبەرەوەی لە ڕەنگە من بیرۆکەیەک بێنمەکایەوە کە بۆ کۆمەلگام نەگونجێت یاخود لە سەڕووی هەمیەوە لە هەمووی گرنگتر بۆ دینەکەم نەگونجێتن ئەوە کاریگەری بەتایبەت دەبێتن لە کۆمەڵگای ئێمەدا. نیشاندەری ئەوە نەبێت کە تۆ دژایەتی ویری بەرامبەرەکەی ئەگەر نا زۆر ئاسایە بیر و ڕای جیاواز هەریەکەمان بیر و ڕای جیاواز بە خۆمان هەیە وە سەبارەت بە شتەکان و ژیان هەریەکەمان بیر و بۆچوونی جیاوازمان هەیە بەڕاستی تۆ لە کۆمەڵگەیە کاژی لە مستەمیعە کاژی مەجبوری لەگەڵ ئاما هەڵبکەی و بیر و بۆچوونی چواردەورەکەشە قبول بکەی و ئەگەر قبولش نەبێت لانێکم گویان لێ بکەی. بیری بۆچینی جیاواز دایمان هەیە تاک لە تاک دەگۆڕێت چونکە وتەکی جوانی شێکەش شکست بیر ئەڵێ ئەگەر هەمومان وەکو یەک بیرمان کردەوە کەواتە هیچمان بیرمان نەکردەوە دەبێ هەمووی بە سەنجی خۆی بە حەزمی خۆی قبول بکەی بیر و ڕای کەسێکی نزیک ئەو بە زۆری بیر دەکات تۆ من بە زۆرێکی تر ئەمەی تر بە زۆرێکی تر ئەوە کەواتە تۆ لێرە گرینگە قبولیکەی ڕاکان وەکو خۆی قبولکەی وەکو خۆشی وەڵامی دێت وەکو خۆشی ڕەتبالێت دەبێ بەرامبەریە. بیر و بۆچوونی جیاواز هەر کەسێک بۆچوونی خۆی هەیە هەر کەسێک بیر و باوەڕی خۆی هەیە هەر کەسێکیش هەر چۆنێ بیرەکاتەوە واتە زادەی مێشکی خۆیەتی ئێمە لە ژیانمانە هەموو تاڵی شیرینیە کە بینین و حاصلی ئەم تاڵی شیرینیانەیە کە ئێمە ئەم بۆچوونەی ئەمڕۆمان دەستکەوتووە ئەوەیە کە وەختێکە من ڕێز لە هەر کەسێکەکرم یعنی ڕێزم لە هەموو ژیانی و کەسە گرتووە ئەوەیە کە هەر کەسێک هەر بیر و باوەڕووینێکی ئێمە بێ لامان جوان بێت قبولی بکەین. خودی کە بیر و بوچوون نسبەتە هەر بەشەرێکی فکرێکەوە هەیە هەر بەشەرێکی هزرێکەوە هەر بەشەرێکی ئەگەر بژن پێشیەک ئۆنژی بێژین تشتێکی هەل بەرامبەری شت گەیتەوە ئومێدوی هیبیە کە ئەس نسبەتی من ئەکیت بیر و بوچوونان هەز بژین هزرەوە مرۆڤ هەر کەسێکی بشێتن مرۆڤ ڕێیەوە گیتم باشە بەس هەندە تشتێت هەین جدۆنەشە لە تشتا دە تشتێت هەنوێتن تو دیف خۆ بکە هەندە تژێت هەنوێت و ڕێیەوە ئەختیارەتێت دەور و بەرێت خۆوەگریت چ دەیکە چ بابە چ خیشکە چ برایە چ مرۆ هەواڵێکی تێ نزیکە چ مرۆڤێکێتە هەندە تژێت هەین بۆباتێت هەین حساسن تو نەشی هەمێ ڕێیەوەگری نسبەت الڤێرێ جواب میتەری دیف شخصیەتەوەی کەسی ئەوان بێژین هزرەوەی کەسی کۆ دەچاوشێتن دیوی بۆباتی چیتن و دەچاوشێت ڕێیەوەگریتن ئاساییە جیاواز بیرکەیتەوە بەڵام بڵێن دژایەتی بیرەکەی بەرامبەر نەکەی هەندێک جار دەڵێن موبەڕێر دێنەوە کە پێویستە دژایەتیان بیرە بکەین چکە بۆ نمونە ئەمە لادانە لە کۆمەلگا یعنی ئایا ئاساییە هەندێک بیر هەیە دژایەتیکەی هەندێک بۆچوونی جیاوازێ دژایەتیکە یاخۆت هەر نابێت دژایەتی بیر و بۆچوونێکی جیاوازکەی هەڵبەت ئەم بابەتە گرنگە ئەمە کەوتۆتە سەر ئەو کۆمەلگایە ئەو وڵاتی کە تایە هەڵبەتە وەکو وتم پێشتر باسمان کرد کە بە یاسار ڕێکخراوە هەندێک بەها هەیە بەهای کۆمەڵایەتیە بەهای ئاینیە لە کۆمەلگایە بۆ کۆمەلگایەکی جیاوازتر بۆ جیاوازانی کەوتمان لە هەندێک کۆمەلگا هەندێک بابەت ڕێز لێ گیراوە بەم بە یاساژ ڕێکخراوە سیستەمی سیاسیش لە وڵاتەیە تقریبەن ئەمەی ڕێخستۆ لە دامەزراوە تەشریعەکانەوە ڕێکخراوە بۆ نمونە ناکرێت دروستە ئێمە یەکێک لەو پێناسانی کاوترێ بۆ یەکتر قبولکردن واتە یەکتر قبولکردن بیرکردنەوە یەکتر قبولکردن مانایەوە نیە تۆ تەییدی بکەیت
ماناوێت تۆ تەییدی هەموو ئەو ڕایانە بکەیت بۆ نمونە لە کۆمەلگایەکی ئەوروپیشە کە ئێمە بە کۆمەلگایەکی کراوە و لیبرال و ئەوەی ئەزانین هەڵبەت ڕێنایە تۆ بیرکردنەوەیەکی داعشانە بێ لە کۆمەلگای بانکەشە بۆ بیرکردنەوەی بکەیت بیرکردنەوەیەکی تیرۆرستانە بێ و بانکەشە بۆ ئەو بیرکردنەوە تونند و تیژە بکەیت لە ناو کۆمەلگاکەیە بە یاسا ڕێکی خستووە هەندێک بابەت هەندێکیش بە لایەنی ئەوەی چەند بەهایەکی کۆمەڵایەتیەکە ئەمانە ڕەنگە ڕێپێنەدراوە یاخ سزایەکی بۆ داناوە یاخود لێپرسینەوەیەکی لە بەرامبەریا داناوە بۆیە ڕەهایەت لەوەیان نییە چۆن پێناسەکانی پێشتر کە بۆ ئازادیمانەکەیان و تۆ ئازادی بەڵام سنووری ئازادیەکە تاو کاتێکە ئازادی بەرامبەر دەست پێ بکە کەواتە ناکرێ حڕیەت لە بیرکردنەوەی من حڕیەت لە ڕادەربڕینی من کاتە ئەوەی کە لێدان بێ لەلایەنی دیکە بەڵام گرنگە یعنی ئاساییە ئازادی ڕادەربڕین بەڵام بە شەرتێ من ڕاکەی من یاخود بیر و بۆچوونەکەی من کاریگەریەکی خراپی لەسەر تۆ نەبێت تۆ نەبێت فعلەن تۆ برینار نەکات تا شیر نەبێت بە تۆ توانج نەبێت لە تۆ ئەوەی کە لە ئێمە لە یاسای ڕۆژنامەگەریە بینین کە بابەتی تانە لێدان یاخود قسە هەڵبەستنی یاسا بوو قەزفەیە بەرامبەر یەکتر ئەوەی تیانە بێت و بە یاسا ئەگەر ڕێ خراپێت لە وڵاتە و کەسە مافی خۆی هەیە کە بەرامبەر تۆ داوا و سکاڵاتەوە مارگەتەنان لە وڵاتە پێشکەوتۆکانیش بەتایبەت لە بابەتی میدیای لە وڵاتێکی وەکو بەریتانیا دامەزراوەی زۆر گەورە هەیە بۆ هەموو دەستگای ئەعلامیەکان کە هەر هاوڵاتیەک هەر کەسێک هەر پێگەیەکی کۆمەڵایەتی هەیە ئەگەر هەستی کرد مادەیەکی بڵاوکراوەی میدیا لە هەر دەستگایەکی ڕاگەاندنە لێدانە لە کەسێتی ئەم لێدانە لە پێگەی ئەم لێدانە لە بوونی ئەم جاڕیکلامێکە هەواڵێکە بابەت سەرنجێکی ڕۆژنامانەیە لە شوێنەکە بۆی هەیە شکاتکە ئەو دەستگایە پیاچێتەوە بۆ بابەتە ئەگەر هەستی کردم کەسە مافی هەیە داوای قەرەبووی بۆکات بۆیە قبوڵی جیاوازەکان دروستە ئەبینی وەک خۆش ئاماژە پێشتر ئێمە ئەو کەناڵێکی وەکو کەناڵی جەزیرە بەچی ئەو برەوەی دروست کرد ئێسش لە شیعارەکە ئەڵێ ڕێی وەڕێی الآخر چکە پێشتر کەناڵە عەرەبیەکان کەناڵی وڵاتە عەرەبیەکان هەمووی کەناڵ یەک ڕەنگ بوو یەک ڕا بوو یەک بۆچوون بوو هەر یەک بابەت و یەک شێوازی بڵاو کردەوە بۆیە خواست لەسەر ئەمە زۆر بوو کە ئەم جۆرە لە بەرنامەکە ڕێ و ڕێی جیاوازی تابێ خەڵکێکی زۆر پێشوازی لێ کرد بۆ لە بەروێم کۆمەلگایانی خۆت باسەکە کۆمەلگای ڕۆژهەڵاتی ناوەڕاست تینووی ئەو جۆرە بوو کە ڕای جیاواز ببیستێ گوێی لێبێ بیرکردنەوەی جیاوازی ببیستێ یاخود هەستی پێ بکاوە خۆت پێکەوە بژین بۆیە ئەم بابەتە بابەتێکی چۆڵی جەدەل ئامێزە هەڵبەت لە هەندێک شوێن بە یاسا بێ ڕێکخرێ بەڵام دیسان بیرمان بێ ئەم یاسایەش نابێ یاسایە بێ یاسایەکی سەرکوتکار بێ یاسایە بێ ڕێ لە ڕخنە بگرێ یاسایە بێ ڕێ لە بیرکردنەوە و ڕخنە بگرێت لە دەستگاکانی حکوومەت لە کەسایەتەکانی حکوومەت لە کەسایەتی سیاسی کاتچکوانە کەسی پەبلیکن بە دڵنیاییەوە ڕەنگە خوار و خێچی و هەڵسوکەوتێکی دیاری کراویان بخوازێک کە منی ڕۆژنامەنووس تۆی منی مامۆستا توی ڕۆژنامەنووس کەسێکی چالاکوان کەسێک سەرنجێکی هەبێ لە سەریان ڕخنەیەکی لەبێ ڕایەکی جیاوازی هەبێ لەسەرەوەی کە هەیە بەڵام نەگاتە حاڵەتی ئیقساکەوەی لە کۆمەلگای ئەوەی لادانی تاوە یا سڕینەوەی یەکجارەشی بێ چونکە عادەتەن ئێمە لە پرۆسەی دیموکراسیشا دوو لایەنە چەند لایەنێچنە ڕکابەریەکی هەڵبژاردنەوە ئەم پێی وایە بۆ ئەم 4 ساڵەی داهاتوو بۆ فلان پرۆگرام بۆ فلان بەرنامەی من باشترە بۆ بەڕێوەبردنی ئەم وڵاتە لە چوارچێوەی دەستوریە وڵاتە من ئەم بەرنامەی خۆم جێبەجێەکەم یا خودم حیزبە پێی وایە ئەم بابەتە گرنگترە بابەتە بێنێتە پێشەوە بۆ ئەم 4 ساڵە بەڵام مانایوان نییە کە حکومڕانی بەدەستێ نازۆرینەی بەدەستێ نایترە و کەمینەیە جا 49 یا 48 یا ڕێژەیەکی ترە وەلای نێت بیستڕێتەوە تۆ حکوومەتی هەموو وڵاتەکەی زۆر باشە دکتۆر نەوزاد وەکو تاک بڵێن تاکی کۆمەلگای ئێمە لە چ شتێکە ئیتر زۆر تەقەبولی ناکەین کە ئیتر زۆر بە توندی ئەوەستینەوە بەرامبەر ئەو ڕاجیاوازە ئایا لە کۆمەلگای ئێمە ئەوە ڕای جیاواز هەیە کە ئێمە تووشی ئەو کۆنفلکتە بینیانی بوونی ڕای جیاواز لە لای تاکێک تاکە کەسێک بڵین هۆکارەکەی چییە ڕیشە مێژوویەکەی چییە بۆ تاک لە کۆمەلگای ئێمە بە دیاریکراوی کۆمەڵێک جیاوازی و ئاڵۆزی تیابینین ئەمە بابەتێکی دەرونیە سایکۆلۆژیە ڕەنگە لەو تەسەورە تێڕوانینەوە سەیری بکەی کۆمەڵێک ئاڵۆزی لەو کەسەیە دەرەکەوێ بەڵام لە ڕوانگەی کۆمەڵایەتیەوە کە ڕەنگە بابەتەکەی ئێمە بێ چۆن ئەو تاکە ڕەت ئەەکەینەوە یا چۆن وای لێکەین بینینە سەر ئەو ئاستەی کە جۆرێک لە هێوری جۆرێک لە هێمنی بە قوبڵکردنی ئەوی تری لە لا دروستوێ تۆ ئاماژەت بۆ شتێک کردوتە چۆن وا بکەین دژایەتی یعنی چۆن ئەکرێت دژایەتی بیر و باوەڕێک یا گروپێک یا لایەنێک بکەین منەڵم نەخێر یعنی پێویستە دژایەتی هیچ گروپ و لایەن و بیر و ڕایەکی جیاواز نەکەین
دژایەتی هیچ ئایدایەک و ئاینێک و ئەمانە نەکەین بەڵام لێرە بەرامبەر و خاڵاوەستین بەعزێک ئایدیا و بۆچوون و هەندێک ئاین هەیە زۆر تونڕەوە زۆر داخراوە زۆر دۆکماتیزمە ڕەنگە بیری داعشی زەمی شێک بێ لەوانە بۆچی ئێمە وەڕەتەی لەبەر ئەو خۆی ئەو ڕەوتایە ئەو لایەنە ئەو ئاینە ئەوانی تەڕەتەکاتەوە یعنی بۆ چوونیە بیر و ڕای داعشیزم بە جۆرێک داخراوە کە پێی وایە لە دەرەوەی بازنەی خۆی لە دەرەوەی سنوورەکانی خۆی هەرچی هەیە بڵین خراپە یا کافرە یا نەفرەت لێکراوە یا لە دەرەوەی ئەو پێوەرانەیە کە خۆی دایناوە لەم حاڵەتە هەموو بۆچوونەکانی تریا بیر و باوەڕە ئایدیاکانی تر ناچارن ئەگەر پشێت بڵێم دژایەتی لە بینی دوو جووتکەوانە دژایەتی ئەو ڕەوتە بکەن وەکو چۆن لە ئاسی دنیا دژایەتی داعش کرا ئامانجەکە چیە لە پێناوی چیە لە پێناوی وەکو پێشتر ئاماژەم پێکرد شکاندنی ئەو چوارچێوەیە دەرچوونە لە دۆگما دەرچوونە لە بەستەڵێکی بیرۆڕا کرانەوەی بەرامبەر بە دنیا بەرامبەر بۆچوونەکان بەرامبەر بە بیرۆڕا جیاوازەکەن تامان ئەم گەنجانە کۆمەڵێک هەنێکیان بۆچوونی جیاوازیان بۆچوونی جوانیان وت هەنێکیان گەڕانەوە بۆ نەوەی پێشوو مەسەر هەندێکیان خۆشکەرە بوو تەمەنی نازام دڵخۆشکەرەیە ئەوانی ژۆرگری ئەیوت ئەبێ پێیان پەنامەر یەشیژی گەورەتر مەرجریە باشتر بێ حکمەتی بڵین شارەزایی زیاتر بێ بەڵام هەیە گەورەیە شارەزایی نیە ئەمە ئەمان باتە سەر بابەتی ململانی نەوەکان کە بەشێکە لە بوونی جیاوازی نەوەی پێشوو لەگەڵ نەوەی تازەیە جیاوازیان زۆرە جۆرێک لە ململانێ دروستە بێجارێت چەمچی ململانێ ئەو بۆ خۆی دینی زۆرە ململانەی تونڕەوی ململانی هێمن ململانی گفتوگۆ ململانی خوێناوی نازانمەمانە بەڵام ئەگەر ڕێگەم دەیت ئاماژە بۆ ڕۆمانێک بکەم ڕۆمانێکی زۆر ناودارە ڕۆمانێکی ڕۆمانوسی ڕووسی ناودار تۆرگنێف ڕۆمانێکی بەناوی باوکان و کوڕان کراویشە بە کوردی ئەم ڕۆمانە باسی نەوەکانی پێشووەکە لە سەدەکانی پێشووە نەوەکان یەک لە دوایە هەموو لە یەگە چوون یعنی با پیر دوای باوکنەوە ئەمانە هەمووی جیل لە دوای جیلنەوە لە دوایە کە دێن لە هەموو شتێکا لە یەگە چن لە بیرکردنەوە لە دابوونەری لە جۆری پیشە ئیشکردن هاوسەرگیری نازام هیچ گۆڕانکارێک لە نەوەکانە نییە بەڵام لە قۆناغەکانی ترا لە سەردەمێکە ئەگۆڕێت نەوەیەک دروستە بێت جیاوازە لە تەمەنەمە هینە بڵین ڕەهەندی زۆرە یەکێک لەوانە شۆرشی پیشەسازی لە سەدەی 19 بەر لەوە لە سەدەی 19 شۆرشی فیکری ئەمانە چۆن ئەبێتە هۆیەوەی کە نەوەیەکی تر دروست ببێت جیاواز لە نەوەی پێشوو فەیلسوفانی ڕۆشنگەری لە سەدەی 19 هەڵێ من لە پێناوی بۆچوونی تۆیە خۆم بە کوشتە دەم با جیاوازیش بم لەگەڵ تۆیە ڕێز لە بۆچوونی تۆگرم ئەمە لە سەدەی 19ەوە کە ئاگاتە سەدەی 19 نەوەی جیاواز پێیا بێ لە سەدەی 20 ئەم گۆڕانکاری ئەمنە بە خێرایی ئەڕوا لە سەدەی 21ەمە ئەم جیلەی ئێستا ئەمانەی قسەیانە کرد زۆر جیاوازن لە نەوەی من کوڕەکەی من کچەکەی من زۆر جیاوازە لە من کە من لە نەوەیکی ترم قوبولی ئەەکەم من زۆر جیاوازم لە باوکم بەڵام ئەو قوبولی کردووەیانە ململانەکان هەمیشە لێەوە دروست بنەوە زۆر گرنگە بەڕای من دوکتۆر یعنی ئێمە ومانان لەگەڵ باوکمانات جیاوازەکەمان ئەگەر ئەو نەبێ ئێمە لەگەڵ مناڵەکانمانات جیاوازەکان ئەمنن گەورەترە بەڵام کاک سۆران ئێمە چۆن قوبولی ئەو جیاوازیە بکەین کەنەوەکانی دوای ئێمە هەیەە هەتا قوبولکردنی جیاوازیەکە زۆرتر بێ دیالۆگ تەندروستترە بێ و پێشکەوتنەکە خێراترە بێ و کۆمەلگا ئەبێ بە کۆمەلگایەکی تەندروست و خۆشگوزەران و ئەو ئامانجە سرەیچەی کە هەموو لایەن و حزب و ئاین و چیوانە خواستی گەورەیانە دروستکردنی کۆمەلگای خۆشگوزەران کۆمەلگای خۆشگوزەران بەچی دروستە بێ هۆکاری زۆرە یەشێک لەوانە دروستکردنی دیالۆگە قوبولکردنی جیاوازیە ململانی نەرم و هێمن یا ململانی ئەوەی کە چۆن ئێمە لە ڕێی دیالۆگەوە بتوانین کۆمەڵێک بڵین چارە سەرمان هەبێت تەمان بابەتێکەیە پەنج ڕێساکەی قوبولکردنی جیاوازی پەنج ڕێسا تەمانەمێسە ئەم پەنج ڕێسە پەنج قاعیدە هەیە بۆ قوبولکردنی جیاوازی ئەمە ئێستا لە زۆربەی زانکۆکانی ئەوروپا خوێنرێ و نەک لە زانکۆکانە لە قۆناغی ئامادەیی ناوەندی لەو قۆناغانە لە ئەوروپا ئەو بابەتە ئەخوێنرێ دوکتۆر بەرهەم
لە مناقەشاتا کە دروستە بێ لە گفتوگۆ لە ناو خێزانە برایەک لەگەڵ برایەک هاوڕێک لەگەڵ هاوڕێک کە مناقەشەی حیزبی ئەەکەن باسی ئاینەکەن باسی چوزانم سەفەرکردنەکەن بۆ دەرەوەی وڵات ئیتر ئەنوا ئەوشکاڵ و شتانە یعنی من وا هەستەکەم کە تاشی ئێمە وا گفتوگۆەکەن لەگەڵ یەکتریا کە ئیلا ئەبێ من قەنەعەت کەم بە دکتۆر بەرهام بێتە سەر دینەکەی من یا دکتۆر بەرهەمی ژواق مناقەشە لە مناگاکە بڵێ من ڕاستم تۆ هەڵەیت یعنی هەستەکەم زۆر ئاوایە بۆیە ئەو هینە دروستە بێ ینی هەندێک جار تووڕەبوون و هەندێک جار عاجزی و زیاتر بۆ وانە یعنی بۆ هۆکارەکەی چییە ئەوە؟ وڵی تایبەت بە کۆمەڵگەی کوردی ئەگەر قسە بکەین هەستەکەم نەک هەستە هەروایە ئەو واقعیکە هەمانە کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەی کوردستانی باشوور هەڵبەت هەرێمی کوردستان بە نمونە وەرگین کۆمەڵگەیەکی هەستەکەم ماندووە هیلاکە بەدەستی ڕنگدانەوەی ئەو دابەشبوونە حیزبیە ئەو ملبلانە حیزبیە زۆرانەی کە هەیە ئەو دابەشبوونەی کە ئێمە لە ئیعلامە بینیمانە بمانەوێت نەمانەوێت تا ڕادەیەکی زۆر ئەو ملبلانێ و شەڕە قسەی کە لە ئیعلامە ئێمە لە ساڵی 1993 هاتووە کەم تا زۆر ڕەنگی یاوە تۆ لە ناوتاشی کوردی ینی ئێمە قسەی میدیاکانی ئێمە کە بەقە و چەند وڵاتێکی ئەسکەن نافی بە چەند قەوت هێندەی چەند وڵاتێکی ئەوروپیەمە کەناڵی هەواڵیمان هەیە کەناڵی سیاسیمان هەیە کەمە کەم تا زۆر وردە بە نەزەریە و بە تیۆری کەڵەکەبوون و تەراکمی وای لە تا کردووە تاکێکی هەمیشە تووڕە هەمیشە چۆن ڵی پڕ لە کاردانەوەی دروستکۆەکە بە ناوی بەرنامەکەشتەوەکە ئامادەیە بۆ کاردانەوە هەمیشە ڕێکدانەوەی ئەو ملبلانێ حیزبیانە باش ئێمە چی بکەین زۆر ڕەنگی تۆزێ خۆمان هێواشکەینەوە ینی وەڵی دابڕانە بەڕای من ئەگەر بکرێت دابڕانێک دروست بێ ینی دابشکردنەوەی کاتەکانی خۆیەتی تاکی کوردی دابشکردنەوەی کاتەکانی خۆی بۆ مرۆڤێکی نۆرمال ڕفتار کاکە نۆرمال مەبەستمەوەیە هەموو کاتی خۆی تەرخان نەکا بۆ تەماشاکردن و متابعکردن و فۆڵەوکردنی ئەم بابەتە سیاسی و بابەتە کۆمەڵایەتی و پڕململانە ینی هەمان ئێمە من ئاماژە بۆ بم کە دنیای ئەمڕۆیە دنیای سەردەمی ئەمڕۆیە کە ئاماژەتان پێیا پێشتر لە ئێستاە کە تۆڕە کۆمەڵایەتیەکان کە تەکنۆلۆژیا بە شێوەیەکی زۆر پێشکەوتووە مۆبایلەکانی گیرفانمان سعاتەکانی دەستمان بۆ تا سعاتی پێوترێ سمارت و زیرەک وای کردوێمە هەمیشە بەرکەوتنی تاکی کورد یا تاکی ئەم سەردەما لە چاو بەرکەوتنمان لە بەراورد بە نەوەکانی پێشخۆمان بۆ هەواڵ بۆ زانیاری بۆ معلومات زۆر زیاترە ئێمە 24 لەسەر حەوت ئێستا هەواڵ وەرەگرین زانیاری وەرەگرین ئاگامان لە هەموو کوشتنێکە لە ئەو پەڕی ئاگامان لە تونگ و دیژی شەڕێکە لە شوێرە دەیەکی دوورە دەستا ڕووبە ئەمە وای کردووە بە جۆرە لە جۆرەکان تۆ بارگاویبی بە ڕقا بارگاویبی بۆ کاردانەوە هەمیشە تووڕێیە کرد یا دروستە بێت تۆ ڕۆژی 5-6 هەواڵی کوشتن و پەلاماردان و هێرش و ئەمانە بکوژین بخوێنیتەوە بە دڵنیاییەوە تۆ وردە ئەو هادیئەی خۆت ئەو هێمنەی خۆت لە دەستەی بۆیە تۆڕە کۆمەڵایەتەکان دکتۆر بەرهەم ئەو عیلاقەی کە ئێمە هەمان لەگەڵ سمارتفۆنەکەمانە لەگەڵ تەلەفۆنە زیرەکەمانە وای نەکردو ئێمە عیلاقەمان لەگەڵ هاوڕەکانمان کەمتر بێ لەگەڵ خێزانەکانمان کەمتر بێ بە دڵنیایی وای کردو ئێمە بەرکەوتنمان بۆ تۆڕە کۆمەڵایەتیەکان لە مەجلیسێکی لەم شێوەی ئێمە بڕۆ ئێستا گەر کامێرەکانتان بچێتە کافتریایەکەوە بچێتە هەر شوێنێکەوە لە مەجلیسێکی 3 کەسی 4 کەسی ئاوایە سەیرەکەمی سەری شۆڕ کردو بەسەر مۆبایلەکەیە لەگەڵ تۆ دانیشتۆ بەڵام بە ڤێرچوالی لەگەڵ کەسێکە قساکە ئەگەی لە مۆزوعێکی کە سەیری ڤیددیوەکە کە هەواڵێکی بابەتی سەرەکە ڕەنگە ئەگەی لە بابەتەکەی تۆ نەبێ بە دڵنیایی ئەم کەرەستانی ئەم سەردەمە تەکنۆلۆژیای ئێستا وای کردووە هۆکارەکانی دابڕانی تاکەکانی زیاتر کردووە هۆکارەکانی پڕکردنی تاکەکانی لە ڕق لە کاردانەوە لە تووڕێی زیاتر کردووە هەمیشە ئێمە بەرکەوتی هەواڵ و ناخۆشی ململانێ و کێشەکانی کێشەی سیاسی کێشەی کۆمەڵایەتی کێشەی ئابووری مەسلەی موچەچیە بینیسی بڕۆ کۆمنتەکان نەخوێنیتەوە بەجارێ خەڵک چۆن ڕقا بەخشێتەوە باشە دکتۆر ئەو کێشە و ئەو شتانە لە هەموو کۆمەڵگەیەکە هەر هەیە یعنی بەڵام بڵین کاردانەوەی تاکێکی سویدی بۆ نمونە لەگەڵ تاکێکی بڵین کۆمەلگای ئێمە جیاوازترە لەو حەدەسانە بڵێ ئەزانی بەو بەشەی کە بەر چۆنەڵیکا ئەو تەسیراتانی کە باسمان کرد لەسەر مرۆڤێک کە دروستە بێت تەسیراتی خێزان ژینگەکەی تەنانەت کەش و هەواکەی تەسیراتی سیستەمی سیاسیەکە من نەتوانم تەسیراتی پەروەردە لە ناو وڵاتەکەیە ئەم کاریگەریانە هەڵبەت ئەگۆڕێ لە شوێنێ بۆ شوێنی کە چەمکە هەیە پێوترێ لە حکوومەت باوک بێت ئایا ئێمە حکوومەت توانیوەتی باوک بێ ئایا ئێمە سیاسیەکانمان بەشی ئەوە
ڕۆڵیان هەیە لە هێورکردنەوەی خەڵکەکە بەشیەوە ڕۆڵیان هەیە کە کەش و خۆشگوزەرانێکی باشە وەک دکتۆر ئاماژەی پێیا بۆ خەڵکەکە ڕەخساندن بێ کە ئەو بیری لای ژیانی خۆی بێ بیری لای پشووەکەی بێ بیری لە کات بەسەربردنی هاوینەی خۆی بێت نەگەێسە تۆ ئێمە لە هاوی نین ئەبینی ئێستا ململانێ و کێشە و گفتوگۆی زۆری ناو تۆڕە کۆمەڵاتەکان و ناو مەجلیس و خەڵکمان باسی موچەیەکە کە لە مانگی شەشە حەق بوو وەریگرێ ئێستا ئێمە لە کۆتایی هاوی نین ئەکرێ کۆمەلگایەک لەم شێوەیە تۆ بە نۆرمەل بیبینی بەدڵیان بە نۆرمەل نایبینی ئێمە کە سیاسیەکانمان خۆی یەکتریان پێ قبول نەبێت لە ناو هەرێمی کوردستانە ژین هەرێمی کوردستان کە سەر بە عێراقە یعنی ئەو کێش لە ناو هەرێمەکان کە هەموو چواردەورت ئەکوڵێ ینی ئەوە جیاوازە لەگەڵ کاریگەریەکان جیاوازە لەگەڵ سویستا لەگەڵ بەڵام تاکی کوردی ئێمە خۆمان چی لێ بکەین کە ئێوە ئەوەتان خوێندووە ئەیزانن چۆن بتوانین ئێستا هەندێ لە تاکێک لە کەسێک ئینسانێ لە هۆڵندا بڕات بێ نازانێ وەزیری بەرەکێیە مەسەرەن یعنی خەریکی ژیانی خۆیەتی ئەو قسەیەکی باو هەیە ئەوتێ لە وڵاتان کەمینەیەک سیاسەتەکان زۆرینەیە خۆشگوزەران بژین لێرە بەعکسەوە زۆرینەیەکمان خەریکی سیاستن کەمینە سیاسەکەمان خۆشگوزەران ئەژین لێرە بە پێچوانی ئەوەیە سیاسەکانمان لە ڕەفاهیەت و لە گەشت و لە سەردان و لە پشوو هەڵیدەی خۆیانن بەڵامە بینی خەڵکەکەمان کە شایستی ئەوەیە ژیانێکی باش بژیت سەرقاڵی ملبلانێ و کێشە و شەڕە حیزبایەتی و مەسەلەی موچە و مەسەلەی کێشەوەی بۆ ئەم خەڵکە تا یعنی بە تەنها ناکرێ من ێستا خۆم بە تەنیا بڕیار بم ڕەنگە ڕۆڵی هەیە تا ڕادەیەکی زۆر ڕۆڵی هەیە کە من فۆلۆوی هەندێک لەو کەناڵانە فۆلۆوی هەندێک لەو پەیجانە لەو بابەتانم کەم کردەوە تەماشاکردنی بابەتە سیاسەکانم کەم کردەوە تۆزێک بڕیارمە بۆ ژیانی خۆم بژیم سەرخاڵی هیوایەت و حەز و ویستەکانی خۆمم لە خوێندنەوە لە گەشتکردن لە وەرزشکردن لە هەر بابەتی کە بەڵام من ناکاتەوەی من دابڕێ لە مادەم من خۆت وتە لە من ناوم کۆمەڵگەیە ژیم ناتوانم دابڕم لەبەرەوەی ژیانم ئابووریم گوزەرانم پەیوەستە بۆ وەگە موچەخۆرێبی ئەگەر کاسبکارێبی ئەگەر هەر کەسێکی کەبیت لەم کۆمەڵگای تۆ پەیوەست و کاریگەری بەو ڕووداوانی کە لە دەوروبەر ڕوایە بۆیە کەم ناکرێتەوە ئەرکی یەکەم ئەرکی سیستەمی سیاسیە یعنی ئەرکی حکومڕانەکانە کەوا بکەن ژیانێکی خۆشگوزەران دروستکەن ململانەکانی خۆیان ململانەیەکی تەند دروست بێ وەگەوەی لە وڵاتانی دیکە لە ناو پەرلەمانتەکان بڵێن ستیبڵەتی زۆر گرنگە بەدڵنیایی لە پاشە شتەکانی تری بەدڵنیایەوە کە تۆ سیستەمی سیاسیەکە ستیبڵەتێکی کۆمەڵایەتی چۆنەڵی سەقامگیریەکی کۆمەڵایەتی سەقامگیری ئابووریەوە دوای ئەو سەقامگیریەکی سیاسیت بۆ فراهەمکە هەڵبەت تاکەکانیش کەمترە چەند بەلای ململانەکانە بەڵام تۆ بۆ ئەبینی هەر لە ئێمە لە ئەوروپاش سیر نەکەین سەی وڵاتەکانی کەنداوکەین لە قەتەر لە ئیمارات لە سعودیە وانی دیکە لە کۆیت ئەم وڵاتانە خۆ وڵاتی هاوشێوەی ئێمە لە هەمان ژینگەی ئێمە لە دەخلێکی زۆریانەیە بەدڵنیایی ئەگەر تۆ مقارنەی ئێمە بکەی بە ئوردون مقارنەیەکەی بڵێن بە سووریا بە ئێران بە تورکیا بە میسر بۆ نمونە بەس ئەوانەی وڵاتانی خەلیج سەرمایەکی زۆریانێ دەخلێکی زۆریانێ و کەمیشن یعنی بەخۆی ئەمەش کەممان نییە ئەزانم لە عێراق ئێمەمان کەم نییە سەرساوی سروشتی ئەومان کەم نییە بەڵام وەک فەنی ئیدارەدان گرنگە چۆن ئیداری دەوڵەتی ئیدارەی ئەو کێشانایەی ئەمە شۆڕە بێتەوە پێم وایە بۆ تاکان بەڵام هێشتا ئەمە ینی ناکاتەوە ئێمە خەڵک بێ هیواکەین لەوەی خەڵک نەتوانێ ژیانێکی نۆرمەڵ و ئاسایی خۆی بژی هێشتا پێم وایە ئەتوانێ دەرفەتێکی تیا ئەو بەشەیەکەوێتە سەرخۆی کەمتر لە ژینگەیە کابێکە ژینگەیەکی پڕ لە ململانێ و پڕ لە کێشە و ئەوە بێکە جیاوازیەکانی لانی دیکە قبول نەکات بەڵام بەداخەوە گوتم لە سەرەوە کە شۆڕ بێتەوە لە حیزبەکانەوە لە سیاسەکانەوە لە خوارەوە تاسیراتی دروستە بێت زۆر باشە دکتۆر لەو ڕێسانەی کە جەنابەت باسی کرد جەنابەت باست کرد ئەوەی کە 50 ڕێسا هەیە کە بتانی ڕای بەرامبەرت قبول کەی چین ئەوە گرنگەکانیان چین ئێستا باسی 50 ڕێساکە کەم بەڵام حەزەکەم ئاماژە بۆ یەک خاڵ بکەم زۆر گرنگە مەسلەی کە تەوەرەی سەرێکیان بەرنامەیە قوبولکردنی جیاوازی وەکو من زانیومە ئەم مەسلەیە چۆن بێتە ناو تاک چۆن دێتە ناو ناخێوە ناو سایکۆلۆژیای بیرکردنەوەی یعنی بێ لە پێشا لەم شتانە ئەنجا لە ئاکت لە فعلا لە جوڵانە و ژیانی ڕۆژانەیە دەرەکەوێت ئەمە چۆن دروستە بێ ینی وەکوتم یەکێک لەو کاردانەوانی قوبولکردنی جیاوازی بریتە لە دیالۆگە و کەسە تێگا دیالۆگ و قوبولکردنی جیاوازی و ئەوی تری جیاواز چۆن وای لێکە کەسێتی خۆی بناسێت ئەوە زۆر گرنگە ناسێتی ناسینی
کەسێتی خۆت و ناسینی کەسێتی شخصیەتی ئەویتر ئەم دووشتەوا لەو کەساکەن کە جۆرێک لە بیرکردنەوە وعی و شیاری دەرک ئەمانەی لەلا دروست بێ بۆ بینینی ئەو هەموو جیاوازی خە بینین زۆر گرنگە ئەو جیاوازی ببینی بە ئاسایی وەرەگری و ئەمە تۆ ئەڵەی ئەم 50 ڕێسایە چۆن واکە یەکەمین خاڵ تەمان پێش یەکەمی خان بڵم ئەم 50 ڕێسایە کە 50 خاڵە لە ڕاستیە ئەمە لە زانکۆکانی ئەوروپا بە تایبەتی لە ئەڵمانیا ئەخوێنرێ و لە قۆناغەکانی وەکو پێشتر ئاماژەم بۆ کرد لە قۆناغەکانی تریشە ئەخوێنرێ بە کۆمەڵێک زانای بواری دەرووناسی و کۆمەڵاسی دا ناوەڕێکەوتون لەسەر ئەم 50 خاڵە و ئەمەوە ئەکات بڵین لە مناڵیەوە ینی لە ڕیشە سەرەتایەکی خۆیەوە ئەم ڕۆشنبیرێ ئەم زەینە ئەم وعە لە لای کەس لە لای تاک دروست بێ لە مناڵی یعنی بۆ نمونە ژینگەی یەکەمی تاک ژینگەی یەکەمی تاک خێزانە یعنی دایک و باوک خوشکوبرا بڵین لە مناڵیەوە چۆن واکات چۆن جیاوازی ببینێ و چۆن ئەم جیاوازی بە شێوکی ئاسایی وەربگرێ کە بە شێوکی ئاسایی وەریگر چۆن قوبولیەکات چۆن تا دوایی ئەمە لە یەکەمین ژینگەوە ئەم تاکە کە دێتە ناو دووەمین ژینگەی ئەو کەسە کە بریتێ لە قوتابخانە بڵین لە ڕووی پەروەردەیەوە چۆن ئەمە پەرەی پێدرێ ینی ئەم بینینی جیاوازیەوە قوبڵکردنی جیاوازیە چۆن لە قوتابخانەکانە لە دوای لە ناوەندی و ئامادەیە چۆن لە لای ئەو بەرینتر و فراوانترە بێ ئەم بناغەیە ئەم بنەمایە ئەم سەرەتا ئێجگار گرنگە بۆ دروستکردنی تاچێک کە بتوانێت جیاوازەکان ببینێ و قوبڵیان کە و دیالۆگی لەگەڵا بکات کە یەتە زانکۆکان پرۆسەیەکە پراکتیکیەکە پراکتیکی ئەم بابەتی جیاوازی و قوبڵکردنی جیاوازی باشە خاڵە گرنگەکانی ئێستا باسی خاڵی ئەم 50 ڕێسایە کە من ئێستا هێناومەتە ناو زانکۆی سلێمانی و لە فلکسیشی زۆر گەورەیە هەر 50 ئینەکەمان هەڵواسیوە بڵین لەسەر لە دەواازەی چوونە ناو کۆلێجی زانستە مرۆڤایەتەکان کە هەر حوت بەشەکەی زانستە مرۆڤایەتەکان خوێندکاران یان مامۆستانەمانە هەموو کەیەن یەکەمین شت کە سەرەکەون ئەوە ئەبینن 50 ڕێسای قوبڵکردنی جیاوازی و پێکەوە ژیانی ئاشتیانە طبعاً دوای قوبڵکردن جیاوازی پێکەوە ژیانی ئاشتیە پێکەوە ژیانی ئاشتیانەی هەدەفەکە ئەوەیە ئامانجە سەرچێکە ئەوەیە یەکەمین خاڵ کاک سۆران ئەڵێ من تۆنیم ئێتەمان من تۆنیم بەڵام بە مانای چی یعنی چی من تۆنیم یعنی منەوە تۆ جیاوازی خاڵی دوای ئەوە ئەڵێ مەرجنی ئەوەی لای من باشە لای تۆش باش بێ مەرجنی ئەوەی من پێم خۆشە تۆش پێت خۆش بێ ئەوەی من ئەیبینم مەرزنیە تۆش بیبینی ئەوەی تۆ حەز لێ مەرز منیە ئەمە لە سەرەتا لە مناڵی و لە ژینگەی یەکە منجا ژینگەی دووە منجا زانکۆ و پاشان کە زانکۆ تاواکە چێتە ناو کۆمەلگا پرۆسی ژیان و تێکەڵبوون بە تا گروپەکان گروپی جاجا نازانم خزمەت گوزاری ئەم هەموو ڕەهەندە جیاوازانی کە لە کۆمەلگا هەیە چۆن ئەم کەسە بەم هوشیاریەوە بەم ڕێگە و ڕیشە پێشکەوتووە دێت خزمەتی ئەو کۆمەلگاکە بازارۆڤ لە ڕۆمانی باوکان و کوڕان چۆن یەکەم جار کە دێتە ناو کۆمەلگا بیرۆکەی جیاوازی ئێنێتە ناوە تەمان یەکەم جار ڕەتەکرێتەوە نەوەی پێشوو یەکەم جار بە هەموو شێوەیەک دژایەتیەگەن ئەڵمە شێتە تەواونیە دەریکەن نەفرەت لەگرا تا دوایی بەڵام دوایی چۆن نەتوانێت کۆمەڵێک کەس بۆ خۆی ڕاپێشێ و گەورە ئەبێ و ململانەکان دروستە بێ و دوایی ناچارە من قوبولی بکەن نەوەی پێشوو ناچارە بێ ئەم 50 خاڵە وردە وردێتە سەرەوەی چۆن جیاوازی لە ناو کۆمەلگاکانە دیاردەیەکی یا حاڵەتێکی سروشتیە و چۆن قوبولی بکەیت تەمان ئەگاتە خاڵی ئەگەر زاکرم بیارمەتی بە خاڵی وابزانام 28 من تەمان داوام کرد لە شاشەیە پیشانی بن لەوە چێ نەکرابێ لە خاڵی 28 ئەڵێ کوڕەکەم من نیم کوڕەکەم من نیم جیاوازە لە منە بێ ئەو جیاوازیە قوبول بکەم منە بێ بەو جیاوازیە ڕازی بم بەڵام تەمان هینی تری زۆرە ئەگەر باوکێت 4 کوڕیشی هەبێ هیچ کوڕێکی وەکو یەکنین کوڕەکان جیاوازن خۆی کاک سۆرانە قسەیت و ئەمانباتە سەرەوەی جیاوازی لە ئاستی وڵاتانە اینجا لە ئاستی کۆمەلگاکانە اینجا لە ئاستی گروپەکانە اینجا لە ئاستی گروپەکانی یەک کۆمەلگا تۆ وەرە کۆمەلگای کوردی پڕە لە ئاڵۆزی تەنانەت جیاوازیە لەناو لە یەک ئایدۆلۆژیاشە جیاوازی ویسم بێمە سەر ئەوە یعنی گروپە جیاوازەکان چەند گروپی ئاینی گروپی سیاسی گروپی وەرزشی گروپی نازانم ئەمانە هەر هەمووی لە ناو گروپی ئاینیە چەند جیاوازی هەیە یعنی گروپەکان اینجا تاکەکان اینجا وەرە سەر یەک تاک خۆت چەند جیاوازی لەگەڵ خۆتایە
تۆ 10 ساڵ لەمەوە پێش سۆرانێکی تر بووی وڵا هەر هەفتەی لەمەوە پێش هەفتەی لەمەوە پێش جیاوازی لەگەڵم یعنی ئەمە کاک سۆران باسی خاڵێکی زۆر گرنگە زانکان ئاماژە بۆ 10 یا 12 قۆناغی ژیانی ئینسانەکەن هەموو ئینسانێک ئەوە زۆر گرنگە نەوەی ئێمە ئێستای ئێمە تی بکە یعنی ئێمە کە هاتوونێتە سەر ئەم قۆناغی ئێستا تیاژین بە 10-12 قۆناغی ترا تێپەڕێوین سۆران کە لەدایی کە بێ 5 ساڵ یەکەم بە پێی تیۆرەکەی فرۆید ڕاستاڵە یەکەمین شخصیت ئینسان لێەوە دروست دەبێ بەڵام ئەم سۆرانە جیاوازەرەوەی دێتە قوتابخانەی سەرەتایی من کە لە ئامادەییم بووم زۆر جیاواز بووم لەوەی کە لە زانکۆیا بووم من نەوزادێکی ترم ئەو نەوزادە نیم کە لە زانکۆ بووم یعنی ئەم هەموو گۆڕانکاریە ئەگاتە دوا قۆناق تەمان شێوەی فۆرمی زۆرە دوا قۆناق مردن ئەمە ناوینانین مردن بەڵێن خانە نشینیە خۆی ئەڵێ دوا قۆناغ درێژترین و خۆشترین قۆناغە هیواد لا دروست دەکا درێژترین 20 ساڵ بژیت هی ئەوە هیچ طموحێکە نامێنێ بۆی دەرخۆشەژیت نەبعکسخواستت زیاترە بێت دڵت خۆشە بێ بۆ ژیان بۆ نەوەکان بۆ تا دوایی بەهەرحاڵ ئەمە دوکتۆر هەر فۆرمی شکلیشە دەگۆڕێت نەک بیرکردنەوە هەموو شتێکە جیاوازی ئێستا ئەگەر سەیری وێنەی کۆنی خۆ دەکەی لەگەڵ ئێستا چەند جیاواز باوشەی جیاوازیمان گیر نەچێت تۆ چەند جیاوازیت لەگەڵ وەک تۆ ئاماژت بۆ وێنەکان کرد یعنی یەک کەس تاکە کەس چەند جیاوازی لەگەڵ خۆیان هەیە جا لەگەڵ ئەوی ترە ئەڵەر لەگەڵ ئەلئاخرە چەند جیاوازە ئەی لەگەڵ کولتورەکەی ترە لەگەڵ ئاینەکەی ترا لەگەڵ نەتەوەکەی ترا لەگەڵ نیشتیمانەکانی ترا ئەم جیاوازیێنە وای لێکن چۆن پەیوەندی کۆمەڵایەتی بریتە لە تۆڕیشی ئالۆز هەموو پەیوەندیەک تۆڕیشی ئالۆزە بە ئاسانی ناکرێتەوە جیاوازیش بە هەمان شێوە تۆڕیشی ئالۆزە بەڵام ئەوە زۆر گرنگە چۆن بەهێمنی وا بکەین لەو تۆڕ ئالۆزە تێبگەین و لە جیاوازی تێبگەین تێگەیشتن هەنگاوی یەکەم و کاریگەر و زۆر هەستیارە لە مەسەلا بۆ ئەوەی دەدوایە قوبولی بکەیت زۆر باشە دکتۆر بەرهەمیستم مداخلەیە بکەیت وتم هەر ژینگەکەشی لەو قۆناغانی دکتۆر ئاماژەیە لە یەکە لە قۆناغەکانە ژینگەی ئەم کەسە بگۆڕە لە مناڵێکی 6 ساڵ لە ناو خێزانەکەی خۆی هەڵگرەوە ناو کۆمەڵگایەکی کە گەورە بێ لەگەڵ براکەیە فەرقی هەیە لەبەری لە کۆمەڵگایەکی کە لە خێزانێکی کە لە مەکتەبێکی کە لە کەشوهەوایەکی کە تەمان بیرروڕاکەی جیاواز دەرەچێت بۆیە تەسیراتی ئەو کاریگەر و تەسیراتانی دەرەوە لەسەر ئینسان زۆرە بەڵام ئەو باسی ژینگەی کرد دکتۆر بەرامەڵێ ژینگە بە دوومانە یەکەم ژینگەی کۆمەڵایەتی دووەم ژینگەی سروشتی هەردوو ئەمانە کاریگەریان لەسەر جیاوازبوونی ئینسانەکان هەیە ژینگەی کۆمەڵایەتی بۆ پێی کە وەکوتم ژینگەی یەکەم خێزانە قوتابخانە ئەم ژینگەیە لەگەڵ ژینگەی کۆمەلگایشترا زۆر جیاوازە اینجا ژینگەی سروشتی بۆ نمونە چەندین تیۆریە لێ بین خەلدونەوە تا ئێستا باسی ناوچە گەرمەکانەکە بۆ کەسێک ڕەشە ڕەش پێستە بڵین بۆ خۆ من نابێت ڕقم لێ بێتەوە لە بەری ڕەشەوە جۆری ژینگەکەی وایە یا ئاینەکەی ئاینێکی ترە بڵین ژینگەی سروشتی چۆن واکە لە ناوچەیەک جۆری پێستیان زمانیان جیاواز بێ و ئاینەکەیان جیاوازە دابوونێریتیان کولتوریان هەموو شتێکیان جیاوازە لە بڵونە لە ناوچەی ساردا جۆرە ژینگەیەکی ترە لە کۆمەلگای ئێمە دکتۆر بەرهەم تۆش باسیەوەتان کرد بۆ ئێمە تووڕین بۆ ئێمە یعنی ڕەنگە ژینگەی سروشتی و ڕنجینگەی کۆمەڵایەتی ئەمە زۆر جیاواز بێ لە ژینگەی شوێنی زۆر سارد وەلی ژینگەی شوێنی زۆر گەرم ژینگەی کۆمەڵایەتی و سروشتی ئێمە هەر چوار وەرزەکەشمان هەیە ئاخرکە ئەگەر ئەمە ڕاست بێ ئەگەر ئەمە ڕاست بێ ژینگەی زۆر سارد کەسی هێمن و داهێنەر و ئاقڵ و نازانچی و سپی پێست و ئەمە تۆزێ ڕاستیستی تایە لە تاڕازێک واگەر ئەمە ڕاست بێ ژینگەی زۆر گەرم تەمەڵ و بێدە ئەگەر ڕاست بێ لە ژینگەی ئێمە کە هەر چوار وەرزەکەمانەیە هاوین زۆر گەرمە خاو خلیج تووڕە بەڵام لە زستانە چالاک پڕ لە جوڵاگە ئەم شتانەوە خۆی لە زستان و بەهارە تۆزێ ئێمە دڵمان خۆشە بێ هێواشە بینەوە وانە تا ڕادەیەگەمە ڕاستە علیوەردی بە تەفسیل زانایی کۆمەڵناسی عێراقی علیوەردی بە تەفسیل باسی کەسایەتی تاشی عێراقیەکە بۆ زۆر تووڕێ یا زۆر هێمنە یا لە یەک کاتە هەرو کەسە یعنی ئەشێ لە لەحزەیەکە زۆر تووڕە بێ بەڵام نیم سەعات دوای ئەوەی هێمنە بێتەوە ئاسایە بێتەوە پەشیمانە بێتەوە یعنی ئەگەر باش بێ زۆر باشە یعنی باشترین ئەوەیە کە ئەگەر تووڕە بیت و بێتاقەت بی زۆر تووڕە و بێتاقەت نەبی
ئەگەر ئارامیش بی زۆر ئارام نەبی یعنی بەڵانسێک ڕاگری کاک سۆرا زۆر باشە ئەماتەوە بۆ سەر چەمشی ڕێژەیی ریلاتیڤیتیەوە زۆر گرنگە یعنی چۆن هاوسەنگی ڕابگری چۆن تێگەیشتن و بیرکردنەوە تێگەیشتنیشی ڕێژەگەری بێ یعنی هیچ شتێک لە سەد ڕاز نییە لە ساسەیش هەڵە نییە هیچ ئاینێک لە ساسە ڕاز نییە لە ساسەیش هەڵە نییە هیچ حزبێک هیچ بۆچوونێک هیچ ئایدیایە کولتورێک دابوونێری تێک لە ساسە ڕاز نییە بەڵام لە ساسەیش هەڵە نییە نە بە تەواوی وەریگرا ببی بە کەسیشی دۆگما نە بە هەردووشی تەتەڕوفی پەرگیری نە بە تەواوی ڕەتی کرد دەڵێن هەر ئاو خواردنی زۆریش کە چۆن باشە بەڵام بەڕاستی گفتوگۆکردن لەگەڵ ئێوە زۆر چێژبەخشە و من زۆر سوودم بینی لە ئێوە زۆر سوپاسەکەم کە کاتی ئێوە خۆتاندا بە ئێمە بەس کاتی بەنامەکەمان بەداخەوە هەرەوەیە ئەگەر شتێک بە کورتی بتانوێ ئیزافەکەن بۆ بەرنامەکە زۆر سوپاسانەکەم دکتۆر بەڵام وڵی خیتامی قسەکە ئەوەیە کە خێزان یاخود ئەو سیستەمی کە وڵات بڕێەوە بە گرنگی بەوە باکە ئەم جیاوازیانە لە ناو کۆمەلگایە نیشان باوە ئاماژە بە قبولکردنیشی بە ئەمە یەک ئاماژەی بچووک بم کە کەناڵی CBBC بەریتانی لەو بەرنامانەی کە هەیە ئەو مناڵانەی ئیهێنێت بۆ ئەو مناڵانەی کە تەماشایان کەناڵاکان فێر بن ڕەشپێستی تایە شکلی ئاسیاوی تایە شکلی ئەجنەبی و قەشدەردی تایە و قەشڕەشی تایە لێوە تایە چێنێک ئەم مناڵە جیاوازەکان قبول بکە هاوڕێکەی کە لە مەکتەب بینی کە کۆمەلگایەکی هەمە چەشنە فرەنەتەوەیە لای سیر نەبێ پێستی ئەم ڕەش و پێستی ئەو سپی و جیاوازەکەی لێ قبولکە کە چۆنە ئەم سیستەمەیەوە کات کە ئێستا بینی لە ئەمریکاش و لە بەریتانیاش لە ماوەی ڕابردووە ئۆباما و ئێستا ڕیشی سوناکە بێ بە سەرۆکوەزیر و بەڵاترین پۆستی سیاسی لە وڵاتەیە وەرەگرێت کە وڵاتێکی ئەسڵ ئەوروپیە کەسێکی هندی وەرەگرێت کەسێکی ئەفریقی وەرەگرێت بۆیە گرنگە پێم وایە پەیوەردەی خێزان و سیستەمی بەڕێوەبردننی وڵات ڕۆڵی هەبێت لە کەمکردنەوەی جیاوازیەکان یاخود نیشاندانی جیاوازیەکان وەگەوەی کە هەیە کە پێویستە تۆم جیاوازیە قبول بکەی وەکو خۆی بیبینی نەگوەک ڕەتکردنەوە و یەکساکردن و لابردن زۆر باشە جیاوازی بەڕێی من پەیوەندی بە کولتور و کەلەپور پەیوەندی بە ئەڵەر ئەلئاخر بەوی ترەوە هەیە جیاوازی ئەوەیە بەڵام ئەبێ زۆر وریامین جیاوازی بڵین جیاوازی و ناکۆشی یەک تاڵەمویەکیان بینابێت زۆر وریابین جیاوازی نەیەتە ئەمدی و جیاوازی نەبێ بەهۆی ناکۆچی شەڕ و ئاژا و شەڕی گەورە وەک لە کۆمەلگا دواکەوت و کۆمەلگا داخراوەکانە هەیە بە پێچەوانەوە جیاوازی ببێ بە دیالۆگ وەک لە کۆمەلگای کراوە و کۆمەلگای پێشکەوتووە هەیە یعنی چۆن لە عەرەبیە هەیە خلاف و اختلاف یعنی جیاوازی زۆر ئاسایە بەڵام نەبێ بە خلاف نەبێ بە ناکۆچی نەبێ بە شەڕ و ئاژاوە زۆر وریابین یعنی تۆ بۆ چونێکی تۆ اختلاف یعنی جیاوازی لە من وریابم وعیمە بێ دەرکبم لێو وەرگرم ئەو بۆ چوونە ئاسایی بێ بەلامەوە نەیگەێنمە سنووری ناکۆچی شەڕ ئاژاوە یا گفتوگۆی زۆر تند عادز بوون نازانم بەقیە قسەی ئەلیوردی کۆتایی پێێنم ئەڵێ تەجەنب الجدال تەکسیبە و یعنی دوورکەوە لە مشتومەڕ ئەیبیتەوە تۆ خۆت براوی یعنی ئەو چیوت کە زانیت بۆچوونەکەی تۆ قوبڵەکە تۆش قوبڵێکی دیالۆگەکە دروست دەبێ بەڵام هەرکە ئەو بۆچوونەکەی تۆی قوبڵ نەبوو تۆ لێ ئەوەستیت سلوبی تر شێوازی تر فۆرمی تر بەکارێنی بۆی بهێنی تا چەڵگەکەی خۆت بینێت سنوورەکەی خۆت بۆ دروستکردی دیالۆگ و قوبڵکردنی جیاواز زۆر سوپاسدانەکەم بەڕاستی مادومانکردن بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سوپاس کە تا ئێستا لەگەڵمانە بوون هەتا بەرنامەیەکی تری کاردانەوە هیوادارم دڵخۆش بن بەختەوەر بن تەندروست باش بن بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ و کاتێکی خۆش